خۆشەویستان ئەمڕۆ کۆمەڵی هونەری میلی کوردستان لە پای 50 ساڵ خزمەت بە هونەری ڕەسەنی میلی ئەمڕۆ کۆمەڵی هونەری میلی کوردستان هەڵەسێ بە گوڵبارانکردن و خەڵات بەخشین بە هونەرمەندی دێرین محموود محەممەد. لێرەشدا سەرۆکی کۆمەڵی هونەری میلی لێرەوە ئەمانەوێ بدوێنین. سڵاو لەبێ کاکتێستا. سڵاوتان لێبێ، زۆر سپاس دەکەم. یەکمان ئێمە ناومانەوە سیمبڵی هونەری میلی محموود محەممەد 50 ساڵ زیاتریش خزمەتی هونەری میلی کردووە کە پێوترێ یوبیلی زێڕین لە هەموو دنیاە. ئەی لە وڵاتێکی ترا بێ هەر بە زینوی خۆی لە زێڕ ێگرن لە ئاڵتون ێگرن. ئێمە بەڕاستی ئەمانەیە ئەو نەریتە یا ئەو دەستەواژەی کەیتر کورد زۆر لی بێزار بۆ کاڵە زیندوو کوژی مردوو پەرست، یعنی ئەمانەیە کە تا خۆی لە ژیانەیە هەست بە بوونی خۆی بکە. ئێمەمانەیە گوڵبارانی بکەین، ڕێزی لێ بگرین، هاوڵاتیان بێنێکی بە چڵێ گوڵەوە، خۆمان بە چەپکە گوڵەوە، و دواتریش خەڵاتێکی مادی و معنەوی گەورەی پێشکەشین لە پای ئەو هەموو خزمەتەی بە هەمومانی کردەوە بە دڵ و دەروون و بە ئارامبوونەوەی ڕۆحمان بە هونەری نێتەوە. ئەم پرۆژەیە تاکەی بەردەوام بێت و لە مەولا ئەبێ بە نەریتێکی باوکە ساڵانە ئەم دووبارەی بکرێتەوە. ڕاستی ئێمە پاڵپشتیمان نەبوو کە نێم پرۆژەی بکەین بە ساڵانە، بەڵام خۆشبەختانە لەلایەن کەسایەتی و سەرمایه‌داری نیشتیمانیی دکتۆر تاها ڕەسوول بەڵێنەوەی پێیان کە ئەمە ساڵانە بەردەوامە بێت و ڕێز ئەو کەسانە بگرین کە ئەزموونێک و تەمەنێکیان بەخشیوە بە هونەر و بە کولتوری نێتەوەکەیان. چالاکیەکانی ئەمڕۆ کاک جەزا بریتین لە چیە و چالاکیانەی کە ئەمڕۆ ئەنجام ئەدرێت؟ ڕاستیە ئێمە سەرەتا بە هەڵپەرچی و شادی دەست پێکەین. گروپی هەڵپەرچەی نیشتیمان لەگەڵمان سلێمانیمان لەگەڵایە، ئەوان کێن خۆشبەختانەیە دڵی کاک محموود شاد بکەن، خەڵکی دڵی و خەڵکەش خۆش بن کە بڵێن ئێمە بۆنێکی خۆشمان هەیە کە گوڵبارانی محموود. دوای ئەوە ئێمە دیکۆمنتاریەکمانەیە کە کەناڵی کورسات بە سوپاسەوە نامادەیان کردبوو، ئەو دیکۆمنتاری لەسەر ژیانی کاک محموود پێشکەشەکرێ. دوای ئەوە کاک محموود خۆی دڵی خەڵک خۆشەکە بە دوو مەقام و دوو گۆرانی لەگەڵ شوێن کەوتوانی دەنگێوی چێکداوانە کە خوشەزایەتی بەهێز عومەر لەگەڵ هونەرمەند ئامەد تاقانەمانە هەمووی قوتابخانەکەی مامۆستا محەممەد محموود محەممەدە هونەریان پێشخستووە. ئەوانش دوو گۆرانی پێشکەشەکەن و دواتر یەینە سەر مەراسیمی ڕێزێنانەکە کە سەرەتا مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان ئەوان بیرۆ خاوەن بیرۆکەکە و ئەو بن لەگەڵمانە، ئەوان خڵاتی ڕێزێنانی خۆیان پێشکەشەکەن و چەندین ناوەند و لایەن و شوێن و حکوومەت و نوێنەری وەزیر ڕۆشنبیری و لایەنەکان لێرە ئامادەن هەمووی خڵاتەکانیان پێشکەشەکەن. دواتر داوا لە خەڵکەکەین بە گوڵەکانیان نەبێنە سەر مەساح محموود محەممەد گوڵباران. دەستچاوتان خۆش بێمان دوێنێ سوپاسان. سڵاو لەبێ کاک محموود. سڵاو لە جەنابیش. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە کۆمەڵی هونەری میلی کوردستان هەستاوە بە ڕێزلێنان لە جەنابێ و گوڵبارانکردنە و خەڵاتی زێڕینی تێدایە. چیت هەیە بۆ کۆمەڵەکەەوە بۆ هەوادارانت؟ زۆر سپاسی کۆمەڵی هونەری میلیەکەم ڕێکخراوە دیموکراتیەکان مامۆستا دکتۆر تاها کاساون بۆ ئیشە جوانە بۆ من. هیوادارم هەمیشەی کە بۆ من کراوە بۆ هونەرمەندانی کەش پرێوانەی کە استیفادەیان هەیە لەبەرەوەی من خاوەنی 50 ساڵ ئەزموونی هونەری لەم مەجالا ئیشم کردووە، هیلاکەتم زۆر بینیوە لەم ئیشا. هیوادارم هەموو هونەرمەندێک ئاوا بەو شێوەیە بەڕێ بکرێت و ڕێزی لێ بگرێت. زۆر سپاس بۆ ئێوەش. تا چەند دڵخۆشی کە ئەمڕۆ کۆمەڵە کەسانێک ئاوڕیان لە هونەری میلیدایەوە. بەڕاستی ئەم ئاوڕدانەوەیە پێشکەوتنێکە بۆ هونەری میلی و ئاندانێکە بۆ هونەرمەندانی میلی کە زیاتر هەوڵ بن بۆ پێشخستنی هونەری میلی. مژدە بە هەواداران دەی لەم کەناڵی ئێمەوە کە بەردەوام بی لە خزمەتکردنی هونەری میلی. من وتومە هونەرمەند ناتوانێت سەرواز لە هونەر بێنێت، بەڵام من هەتا توانام هەبێ هەر خزمەتی هونەری میلی یەکەم و بە خۆشحاڵیەوە. دووبارە پیرۆزە. زۆر سپاس بۆ ئێوەش و بۆ ئەرک کێشانتان. زۆر سپاس. سەرچاوەکانم بە چەکڵێکی جوانەوە هاتووی بۆ ئەم یادە. پێش هەشتێک دەستخۆشی لێوەی بەڕێز دەکەم. بەڕاستی چەند ساڵە هەرێمی کوردستان بۆ بە هەرێمێکی سەر بەخۆ بەڕاستی ینی کیانێکی خۆمان نامانە، بەڵام نەیانتوانی لە ئاس گەورەی ئێوە ئەم گەورەی ئێوە نواندوتانە بەکەم کەس دەکرێت. بەڕاستی ئاوردانەوە لە هونەرمەندان تا لە ژیان ناماون تەقدیریان بگیرێت تا لە ژیاندا ماون کە من بردم. بەڕاستی هیچ شتێک بە کەڵکی من نایە تا ئەوەی لە ژیانە ئەو هونەرمەندە ماوە هەست بەوە بکە کە ئەو ڕەنجەی داوێتی میلەتەکەی پێ ئێزانێ. دیارە ئێوە ژەمە ئەرکێکی پیرۆزی کێشاوتانە. کاک محموودیش بەڕاستی هونەرمەندێکە کە من سەرەتای 2000ەکان 2001 کامگارەکان هاتن لە سلێمانی کۆنسەرتێکیان کرد، دوایە ئێمەش وەکو تیپی مۆزیکی گەڕیان کۆنسەرتێکمان کرد
ولو يعني بەڕاستی ئەمە مجاملەیان نەبێت لەو کۆنسێتە کە ئێمە کردمان بۆ کامگارەکان زۆر لە دەنگی کاک محمود ڕازی بوون یانوت خۆزگە ئەمە بمانتوانای وەکو کاک محمود تەنیا دوو گۆرانیش پەسەندکراوەی کاک محمود و ئەوەی بەندە کاک محمود هیچی لە بنەماڵی ئەو بنەماڵی هیچیان لە بنەماڵی کامگارەکان کەمتر نییە خۆی کاک ئەحمەد دەروێش ڕۆحی شاد بێت کە لەسە دڵنیام ئینشاءڵڵا ڕۆحی پاکی لەگەڵ ئەم ڕێزگەنانەیە بۆ کاک محمود هیوادارین دەسەڵاتدارانی هەرێم ئاوا بە گرنگی و ئاور لە هونەرمەندان بنەوە بۆ ئەو ڕەنجومان و بۆلەی کێشاویانە ئێمە هونەرمەند تەنها دڵخۆشی میلەتمانەوە هیچی ترمان ناوێت ئەوەی هونەرمەندان شیر و دۆژێکی باشتان بینیوە ژیانێکی تاڵتان بەڕێ کردووە تا چەند لەگەڵ ئەوەی ئەبم ڕێزلێنانە چەند دڵخۆشە بن پێی هیچی نەکرد ئەم ڕێزلێنانە مانای وایە تۆ ئەو کەسە ئەخوێنیتەوە بەمانوبوونی ئەزانی بەڕ کارە هونەریەکانی ئەزانی ینی کە تەقدیرگرتن لە هونەرمەند یعنی ئەمڕۆ فەقیرترین چینی هونەرمەندانە بەڕاستی خۆت هونەرمەندی وەزانی لە کایە هونەریایی یعنی تا گۆرانێک تەجی دەکەی ڕۆح و گیان یەتە دەرەوە بەڵام کە بەو شێوەیەش کە تۆ تۆماریەکەیت حەقا میلەتی کورد میلەتەکەمان لە ئاز هونەرەکەی گۆرانی بێژەکان یعنی تەقدیریان لێ بگرن ڕێزیان لێ بگرن چونکە تەنها بەو هونەرەیانەوێ خەڵک دڵخۆش بێت و هیچی تریان لە کار بەدەستان نەویست و یعنی ئێمە ئەوەی کردومانەوەی بە ڕەنج و شانی خۆمان بۆ دیاد و پیاوی مۆسیقی وەکو بەڕێزە دەگینا وەکو حکوومەت هیچ شتێکی بۆ هونەرمەندان نەکردووە بڵێن ئەو ئێمە حکوومەت کارێکی هونەری بۆ کردوین سپاس بۆ بەڕێز سڵاو لەبێ کاک نەبەس چگە لە وەرزشەوان هونەرمەندێکی دێرین و خۆشەویستی شاری سلێمانی کاک نەبەس ئەمڕۆ کۆمەڵی هونەری میلی هەستاوە بە خەڵاتکردن و گوڵبارانکردنی هونەرمەندی دێرین مەحموود محەممەد تا چەند ئەم کارت لا پیرۆزەوە جوانەوە حەز ئەەکەی بەردەوام بێ یان تێبینی چیە لەسەر کارەکە من سەرەتا زۆر سپاسانەکەم بۆ ئەم بەسەرکردنەوەیە گومانی تیان نییە کۆمەڵی هونەری میلی یەکێکە لەو دەستگا خۆبەخشانی کە بەردەوام ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە داهێنانەکان و لەسەر جەمبوارەکاندا خزمەتێکی گەورەی کردووە بە هەمان شێوە لە بواری وەرزش و لە باری هونەرەکەشە درێخی نەکردووە ساڵانە ڕێزی تایبەتی لە کەسایەتەکان ئەگرن ئەم کاری کە ئەوان کردوانە بەرامبەر هونەرمەندی لێهاتوو کاک مەحموود محەممەد کاریی هێتا بڵێ چالاک و جوانە ئێمە گەوهەرێکە کە لە بەردەممانەیە کاک مەحموود گۆرانی بێژێکی ئاوا من هەر لێرە ئەڵێم ئەبوایە ئەمە سندیکای هونەرمەندانی کوردستان ئەمەی کردایە یاخود وەزارەتی ڕۆشنبیری ئەم ڕێزنانی کردایە بۆ ئەم گۆرانی بێژانە هەتاوەکو ماوەندە ژیانە بۆیە دەستخۆشیتان لە یەکەم هەمیشە لە ساز بن من وەکو مۆسیقاژەنێکیش لە ساڵی هێشتاکانەوە هەتاوەکو کۆتایی نەوەکانیش لەگەڵ کاک مەحموود لە تیپێکا بەیەکەوە بووین چەندین یادەوەری خۆشمانیە هیوای لەسان یەک لەو یادەوەریانەمان بۆ بژێڕیتەوە کاک نەبەس والله یادەوەریەکان زۆر کات کە ئاچین بۆ حەفەلات و ئەمانە پێمەوتنی هەر چۆنێ بێت ئەبێ و کارێکی وا بکەین کەوا ئاهەنگەکە خۆشتر بکەین و بەعزێ جار قسەی سوحبەت و ئەو شتانەمان ئەکرد یعنی بجددی کاک مەحموود زۆر کار لاسایی بەعزێ لە هونەرمەندەکانی کردەوە زۆر خۆشحاڵ بن ئێساش چەند جار کاری بینەوە ئەو یادەوەریانێتە بەرچاومان دەستخۆشی لە جەناب دەکەم لە کاک جەزا لەسەر جەم ئەندامان وێدەوارین ئەمە ڕێچکەیەک بێ بۆ هونەرمەندانی تر و هەربژین و لەشتان ساڵ بێ سەرکەوتوو زۆر سپاس بۆ جەناب هەربژین نشكامي مولانا چاون توي بو چاوانا نشكامي مولانا چاون توي بو چاوانا يمناي دارب بس يا مغربانا يمناي دارب بس يا مغربانا نشكامي مولوي ديمك وابو سركبي نشكامي مولوي ديمك وابو سركبي وايا جواني دن الشيء هردبي عكاسكبي وايا جواني
ما شبيه نشكا مكي كاوان ديمك وابوك واستعوان نشكا مكي كاوان ديمك وابوك واستعوان بيمن آيداني بيم بس يا مقرب هذا بيمن آيداني بيم روجي حتى رجوية دقنيت الريزن زوايا رجميويو دقناي قافلكي قنا ريدي كما جميع رجميويو ايدايا دايمو ايا نشكامي ترشكام وحمامك نوري يكم كوار بعدتي تشبا نزيكي أقادوري وانا جاو جوان دسوتي هروق مومي كافوري وانا جاو جوان دسوتي ويني مومي كافوري Thank you.